گەشتبینی پێی ئەگەر هاتوو سەرۆکاتی پەرلەمانی کوردستان ئەم داوای هێز و لایەنە سیاسەکان قبول بکاتن ئەم کۆبوونەوەی بەیانی دوا بخاتن یان کۆبوونەوەکە گرێ نەداتن بەڕێی من باشتر پێشبینیەکەی وا بێت و ئومێدی چارەسەر زیاترە بێتن بۆیە با کۆبوونەوەی پەرلەمان سبەینێ دیسان وەکو تەحەدا و کارتی گوشار بەکار نەهێنینەوە ئەگەر نیازپاکی هەیە بە وڵاتە لە قەیران دەرچێ و سازان دروست ببێ و هەمومان بە هاوبەشی پێکەوە بە کۆدەنگی چارەسەری ئەم پرسە بکەین بە تەکید ئەگەر کۆبوونەوەکەی پەرلەمان کرا چییە بێت بەڵێ ئەگەر کۆبوونەوەکەی پەرلەمان کرا و جۆ لە منە گیرا چییە بێت بۆ ئەو کاتە قسەی ترمانە بێتن چی ئەبێتن بۆ ئەو کاتە قسەی ترمانە بێ بەڵام ئێستا ئەوەی لە ئارادایە ئەوەیە کە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان گوێ لە بانگەوازی هێز و لایەنەکانی کوردستان بگری کە نوێنەرایەتی ڕێژەیەکی زۆری خەڵکی کوردستان دەکەن پەرلەمان شوێنی خەڵکی کوردستانە و نوێنەرایەتی خەڵکی کوردستانە کە حەقە گوێش لە دەنگی خەڵکی کوردستان بێتن لە پێناوی چارەسەر و لە پێناوی دروستنەبوونی قەیرانی زیاتر و ڕاوکی زیاتری هاوڵاتیان حەقا گوێ لە خەڵکی کوردستان بگرێتن و سبەی کۆبوونەوەکە نەکەن. سوپاس بۆ هەرێک لە فەرحەن جەوەر ئەندامی